کاک شێرکۆبان لە تۆ دەست پێ بکەین. بەڵێ 19 ساڵە وەکو کە پێشتر بۆتان باس کردوین و لە نووسینەکانتانە کە بۆتان نادوین هاوسەری تۆیە. ئێستا ئاوە نەخۆش کەوتووە، ینی بە چ پێوەرێ بە چ معیارێ وا گەشتویتە و قەناعەتە کە ژن بێنی وازی لێبێنی بۆ هەوڵنای چارەسەری کێشەکە بکرێ. بەڵێ کاک دکتۆریان سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەرنامەکەتان. من ئەمێ لێرە و بە جەنابە بڵێم پیا بۆچی ژنێنێ، حتمما بۆ نییە وەکو خەڵکانی کە بەختەوە بژی ژیانێک بەرێتە سەر. دوایەوە ئەم ژنێ من وەکو جاران نەماوە بۆی نەخۆشیەکەیەوە، یعنی وەکو جاران ناتوانێت خزمەتم بکە. دوایە منیش حەقی خۆمە ژنێکی تر بێنم، یعنی من تاکەی چاوەڕێ بم بەڕاستی. ئاخر تەمەنی ئینسان چەند ساڵە؟ نازانخان فەرموو. دەست خۆش بۆم دەرفەتە کاک دکتۆر. باشە کێ ڕێگری لێ کردو، ینی بەختەوەر نەبێ ئەم من 19 ساڵە هاوسەری ئەوم 3 مناڵی جوانم هەیە، ینی سپاس بەخوا هەمویانم گەورە کردووە و باش پەروەردەم کردوون وا کچە گەورەکەمان ئەم ساڵا چێتە زانکۆ. من چکەم تەرخەمێکم هەیە لە چیم کەمە؟ ینی ڕاستە نەخۆشە بەسە و ئەڵێ من هیچ کەم تەرخەمیەکم نییە، ینی تۆ بتێوێ کاک شێرکۆ کەسێ نەخۆشەکەوێ وەکو یەکەم جار پێش نەخۆشیەکەی بێ و مستەحیلە شتی وەکوا هەیە تۆ هەڵامە تێگەگری سەرێشەیەکی مەزاجت تێگەچێ. بەڵام وەکو بە قسەکان یا دیارە و پێشتری جەمەدان نیشتە بووین قسەمان لەسەر کردووە وەکو هاوسەر کەم تەرخەمیشی وای نییە کە تۆ ئاوا بیکەی بە بیانویەک و لێی جابیتەوە. بەڵێ کاک دکتۆر من باسی جاران ناکەم، ئەوە جاران بۆ ئەیتوانی، بەڵام ئێستا وەکو جارانی شوکاری پێ ناکرێت، ناتوانێت چێشتێ لێ بنێ، ناتوانێت خزمەتم کا وەکو جاران. ئێمنیش مافی خۆم، یعنی وەکو هەموو ئینسانێک وەکو هەموو خێزانی کە بەختەوە بژین بەڕاستی، یعنی من تاکەی چاوەڕێ بم نازانم. ناتوانانی چێش لێ بنی خاتونجان؟ کاک دکتۆر ئاخر چی حەزەکانە خۆش بێ؟ من ماوەی 3 ساڵە نەخۆشم، خۆی باشە زانێ هەر بەڕێی دکتۆر و خەستەخانەم، یعنی چەند جار پێم وتووە بڕۆ ژنێکی تر بێنە بەڵام نابێ من سەڵاقێ بێ و فکرە لە مێشکی خۆی دەرکە. من خۆم بەدەم نەخۆشیەوە ئەناڵێنم و 3 مناڵیشم هەیە، یعنی ئێمە سەرگەردانە بین ئەوەیە سەر لە ماڵەکە پشێوێنێ، یعنی کە نەخۆش بی بێزارە بی هیلاکە بی، یعنی تااقەتێ نامێنێ ئیش بکەی. کچەکەتان تەلەبەی بەڵێ جاران بڵین 12 ئێستاە. بەڵێ ئەنج ئێستا کچێکی تریشم هەر ینی تەلەبەی پۆلی 12 مستەقبەلی لەسەر ئەم ساڵ وەستاوە. ئەو بۆ چێ مستەقبەلی کچەکەمان بفەوتێنێ؟ بەسە کاک شێرکۆ ینی با تۆزێ ود بینەوە لە مەسەلەکان تۆ ئەم کچە و تەلەبەی 12 بەڵێ چەند ساڵە بە خێوێکی گەیانوتە ئەم قۆناغە خۆتە زانی چارەنووسی تەلەبەکان لەسەر پۆلی 12یان وەستاوە. ئێستا ئاوام شەڕ و ئاژاوی لە ناو خێزانە بەردەوام بێ و کێشە هەبێ و مشاکیل هەبێ و دەنگ هەبێ. ئەم کچە لە کوێ جەوێکی وابێ لە ناو خێزانە بتوانێت سعی بکە، یعنی ئەم شەڕ و کارە ساتە تاکەی بەردەوام بێ بۆ چار ڕەساڵێ من عیلاجم هەیە ئەوەم هەیە ئەی تۆ بۆوان لە بەرچاو ناگری. کاک دکتۆر جا من خۆی ئەزانێ وەزم چۆن بووە، یعنی هەرچی پارە و پولم هەیە من بۆ ئەم سەرف کردو بۆ نەخۆشیەکەی، ئەوەی لە تواناما بۆ من خستومەتە بەردەسی نەخۆشیەکەی ئەو نەبووە سەوەزێکی ترما، من هەرچی پار و پولم هەیە ڕێی، یعنی کەوتمە سەر ساجی عەلی. ئەمیش هەر باسی کچەکانەکە. کاک دکتۆر جا من ناتوانم دووژن بەخێو بکەم، ئەمە هەبێ و ئەویشە بێ، وەڵڵاهی ناتوانم لە توانامانیە بەڕاستی. ئەنجا هەرچیەکە بێ باسی کچەکانەکە. باشە ئەم کچانە دوو ڕۆژی تر گەورە ئەبن، یعنی من نیوەی تەمەنم لەگەڵ ئەما بردووەتە سەر هەر بە فیرۆ ڕۆی بەڕاستی. ئێستا نیوەی تەمەنیشم لەگەڵ کچەکانە بێ، دوای ئەوە دوو ڕۆژی کام کچانە داواکاریانێ و کوڕێکیەک هەتیوێک یە پەلیانەگرێ و ئەیان با جتر ئەگەر شەهادیان بێ هەرچیەکیانە بێ خۆ بۆ من نییە بۆ خۆیانە. کاک شێرکۆ کەی بیرکردنەوەی براکەم بۆ خاتری خوا خەڵک بۆ چی مناڵە خاتەوانەیە؟ ئەی تۆژەوە نیە کچی خەڵکیان ناوی تێ ئێوە قانونی حیاتە بە قوربان. ئەیسان کچیە بێ ئاکیت تۆ زانی لە داهاتووە وەڵڵاهی ئێمە ئامارێکمان کرد نەگامارێکی بڵێ زۆر بێ لە ناوچەیەەکە بڕواو هەبێ زۆربەی زۆری و دایک و باوکانی کلیانە قەومێ دوایی لە سای کچەکانیان ناحەسێنەوە لە سای کوڕەکانیان ناحەسێنە بە قوربان. تۆ بووە بەم شێوەیە یخۆ کوڕیش ئەگەر کوڕیش بێ هەر ژنێنێ ئەو جا بڵێ کچێگەی بات نا بە قوربانەوە بیرکردنەوە بۆ شێوەی دوایەوە ئەڵێ پارەم خەرج کردووە. ئەی ئینسان کە هاوسەرەکەی مناڵەکانی نەخۆشکۆی پاری بۆ چییە غێر بۆ ئەوانە
خاتونجان فەرموو. وڵای کاک دکتۆر من سوێنە خۆم نیوەی ئەم نەخۆشیی من بەهۆی ئەم مێردەمەوە ینی جارێکە کچی دۆمان بوو ئیتر ئەم مێردەم و خەسووم ڕۆژانە قسەیان نەکرد ئەیان و ئێمە و جاخمان کوێرە و تۆ هەر کچی هەیە و ئێمە کوڕمان نییە و ئیتر کە کچی سێم بوو ئیتر من شێخ و مەلا و دکتۆر نەمانێکم ئیتر خوا قسمەتی نەدا هەموو کاتێ ئەمان قسەیانە کرد ئەو نەم خەفەت خوارد ئەونیان سوکایەتی پێکردم هەتا تووشی ژێر پەنجەم ئێشتا بەسەر ئەو نەخۆشیە شاوازم لێ ناهێنێ ئەڵێ بێ لێم جیابی تەواری و نابێت داوای هیچیشکەی آخر من بە سێ مناڵەوانی خۆم نەخۆشم یعنی بۆ چۆ بچم یعنی دوای خوای گەورە هانام بۆ تۆ هێناوە یعنی هیوادارم ینی دوو قسەی خێرمان بۆ بکەی کاک شێرکۆ تۆ ئەو خوایە تۆ شادە و شتێ تا چەندە خوێنەوە سێم تەوەسڵ باشتە بۆ ڕوونکەمەوە بۆ تۆ بۆ هەموو ئەو پیاوانەی وەکو تۆ بیرەکەنەوە بەداخەوە یا ئەو خەسوانەی وەکو خەسوەکەی ئەم بیرەکەنەوە دایکی تۆ ئەزانی ئەوەی بەرپرسە لە کوڕ پیاوە ژن نییە ئەزانی ناحی علمیەوە ژن بەرپرس نییە ئەوە بزانە مناڵ لە چیۆ دروستە بێ هێلکۆکەیەکی دایکە بە سپێرمی ئەوگە پیتێنرێ هێلکۆکەی دایک کە خانەی زاوزەیە دوو کڕۆمۆسۆمی تیا پێڵێن ئێکسێک وەکو ئێکسینگلیزی وایە وەکو زەڕب بەڵام هی پیا و جیاوازە کڕۆمۆسۆمە یەکیان وەکو ئێکس وایە یەکیان وەکو وای وایە ئەوەی کە بەرپرسە لەوەی مناڵەکە کوڕ بێ یا کچ بێ وایەکەیە ئێکسەکە نییە ئەو هەر کامێکیان بێ هەر ئێکسە بەڵام ئەگەر ئێکس لای تۆ بێ کچ دەرەچێ مناڵەکە ئەگەر وای لای تۆ بێ کوڕ دەرەچێ ینی لەبەرەوە ژن بەرپرس نییە لەوەی مناڵەکە کوڕ بێ زۆڵمێکی گەورە لەو ئافرەتاکەن بە قوربان ئەوەی بەرپرسە یعنی ئەگەر حەق و عەدالەت هەبوایە بەو مەنتقەی ئێوە من لەگەڵیان نیم بەڵام بەو مەنتقەی تۆ دایکێ ئەبوایە ئەو بڵێ تەلاقم بەو لێک جابمەوە لەبەرەوەی کوڕە نابێت چکە تۆ مەسئولی لە کوڕ ئەبێ وایەکە لای تۆ بێ تۆ هەز ناکێ زوڵمتان لەو ئافرەتە کردووە اینجا تۆ ئەمە یەک کچ بەرەکەتە بە قوربان وەڵڵاهی زان لە سایە کچەکانی حەسێتەوە خۆ هەمومان کوڕ و کچمان هەیە بەڵام کوڕ تەبیعەتی وایە کچ تەبیعەتی وایە کچ ڕەحمەتە وەڵڵی جاری وا کوڕ لێو یاخیە بێ کارەسات بۆ ماڵ دروستەکە کوڕی هەشە خێر و بەرەکەتە ئیتر لە ناو کچ و کوڕچا بەڵام بە زۆرینە کچەکان بەڕەحمترن هەر سایکۆلۆژی ژن وایە کچ بەڕەحمترە عاتفیترە بەڵێ کاک دکتۆر ئێمە بۆی ئەم نەخۆشی ئەمەوە بەڕاستی من پارەم زۆر سەرف کردووە دوای ئەمە ماڵی باوکی دەوڵەمەرن قەیچێکە باوکاریمان بکەن با هاوکاری من نەکەنی کچ و کچە زاکانیان بکەن وەڵی پار و پولم بەدەستەوە نەمەوە هەموو جارێکیش داوا یارمەتیم لەوان کردووە یعنی شتێکی کەم یارمەتیانان پارێکی کەم هەمی پاری خۆم بووە یعنی ئەم نەخۆشی ئەو من چارەسەریم بۆ کردو هیلاک بووم بەدەستی و مانوو بووم خەیچێکە باوکاریشی هاوکاری چی بکەن پێشتە قسەمان کرد زیاتر تۆ باسیەوە دەکرد هاوکاری بکەن ژن بێنی تۆ ینی پارە بەنێ ژن بێنی زایمە بەسم چێ بۆ با قسەکەمە بۆ تاواکەم ببوورە با ئەوان هاوکاریم بکەن ژنێکی کەم بێنم نیش بەسەر سەر و بەسەر چاو ئەم تەلاق نام قەیچێکە هەم خزمەتی ئەویشەکە و هی منیش قەیچێک ینی ماڵی خەزورانە ژنە بۆ بێنن بە پارەی خۆیان بەڵێ ینی کچەکەیان ژنی دوین بەسەر بێنن قەیچێکە من وەختە تەلاقینە با هەردووکیان دانیشتن بڵێ ئەڵێ مە حەلەکە لای ئەم ئاوایە ماڵی باوکە پارەی بەنێ ئەم ژن بێنێ دوای ئەوە تۆش ینی بەخێوی کەن بە کوردەکەی خۆمان هینێکەیە نازان بیستوتیانە ئێساڵێن باوە زەواجی مسیار بەڵێ بیستومە بەڵێ فەرموو وڵای کاک دکتۆر سوێنی لەسرم نییە لەو ڕۆژەی من شوم کردو بەم پیاوە هەر ماڵی باوکم یارمەتی مەمان لەگەڵ ئەوە شایعنی من خۆم مەعاشم هەیە نیوەی مەعاشەکەیەمێ ئەم هەمووی لە قومار و لە مەشروب و لەو باڕانە سەرفەکە ئەنجا زۆر داوم لە ماڵی باوکیشم کردو یارمەتی بەنژن بێنێ بەڵام ئەوان ئەڵێت چ زەمانێکمانەکە یعنی تر ئەو واز لە مەشروب بێنێ یان بۆ ئێوە باشە بیان ناگەڕێتەوە سەر ئەو کارە خراپانی ئەنجا ئەوان دەڵێن ینی چی و بینیەوە یارمەتی زاواکەی با ژن بێنێت ژن بەسەر کچەکان بەڵێ من ئێشتا ینی قەناعەتم بەوانیش کردووە ینی هەر ڕازیش بن بەوە لەبەرەوەی سەر لە ئێمە نەشێوێ باشە کاک شێرکۆ تۆ داوای ئەواکەی هاوکاری بکەن خەڵک هاوکاری یەکێکە کات بۆ کاری خێر ئەی تۆ ئەوە هاوسەرەکە تاڵێت چەند جار پارەیان ناویتێ هاوکاریان کردووی قومارێک کردووە مەشروب خواردووەتەوە یعنی تۆ لەلایەکەوە توێ
خێزانێک پێکەوە بنێ لە لایەکیشەوە خێزانێکی تر تێگەی لە لایەکیشەوە خەریکی قومارکردن و مەشروب خواردنەوەیە چەنگە شتێکی شخصی خۆتە بەڵام ئەکی دەمە پارێکی زۆرە بە سەرخۆشی بێتەوانەیە خۆمان نەزانین عەقڵ کە ئینسان سەرخۆش بوو کێشە دروست دەکات کە قوماری کرد دۆڕا کێشە دروست دەکات زمانی چی ئەڵێ ئێمە سبەینی ئەم پارە بین بەوە هەمووی لە قومار و لە نازان مەشروب خواردنەوە و لە ڕێی خراپ بەکارنێنێ بەڵێ کاک دکتۆر یان نەزانی چۆنە ئەگەرەوان یارمەتی ئێمە بن من وعد بێ لەسەر دەستی تۆ چیان بێ من بۆیانەکەم بەڵام ئەوان ڕاز ناکەن یعنی هەر جار و داوای یارمەتیکیان یەکەم یا ئەڵم باشن بێنم ئەم تەڵاقنیان ئەوان بیانوێ کە دۆزنەوە نیان شتەکە سەر بگرێت دوای ئەوش خۆ کێشەکەی ئێمە لەسەر ئەوە نییە کەم باسیەکە خۆ من نی بەتەنیا ئەخۆمەوە یعنی زۆربەی خەڵکە خواتەوە قومارەکە وەکو جەناب وتی ئەمە شتێکی شخصیە بەڕاستی کێشکەی ئێمە ئەوە نییە کاک شێرکۆجیان شتێکی شخصیە کە ئەخۆیتەوە بەڵام دەرئەنجامەکەی کە سەرخۆش بووی شخصی نییە ماڵ و مناڵە دەگرێتەوە گشتیە خەڵکە گرێتەوە چوابرادرە دەگرێتەوە کە قومارەکەی شتێکی شخصی خۆتە بەس کە پارە ئەدۆڕێن یا پارە و پێ نامێنێ ئەوێ بە کێشەیەکی گشتی کۆمەڵایەتی ئەوەی کێشە بۆوانە دروست کردووە ئەوە لە یارمەتیم بن و هاوکاریم کەن وعد بێ ئەڵێ من چیانێ وعدێەوە یاوە ئەوڵا کاک دکتۆر ئەم یعنی هەزار وعدی بە ماڵی باوکمەوە هیچیانی جێبەجێ نەکردووە ئەم عنی تر قمار و مەشروب چۆتە خوێنێ و بە هیچ شتێک وازی لێ ناهێنێ عنی زۆر جار کە لە قمار عنی پارەکە ئەدۆڕێنێت سەرخۆشە بێتێتەوە ماڵەوە لە خۆم و ماڵ و مناڵم بەرەبێت تێمان هەڵەیە عنی زۆربەی کادوتومە ئەچم شکاتی لەکەم ئاڵێ لەبەر خۆفی خوای گەورە و لەبەر قسە و قسەڵۆکی خەڵکی ئەگینا زۆربەی کات هەوڵم مایەوە بچم شکاتی لێ بکەم بەڵام نەمتوانیوە